ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە قۆناغێکی مەترسیداردایە بە شێوەیەک لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا 112 هاوڵاتی و 65 ڕۆژنامەنووس پێشێلکاری ئازادی ڕادەربڕینیان لە بەرامبەر کراوە بەدایان هاوڵاتی و ڕۆژنامەنووسیش لە سەر ئازادی ڕادەربڕین دەستگیر کراون. ڕۆژی ئازادی ڕادەربڕین لە هەموو حاڵەتێکدا دەبێت لە ژێر پرسیاردا بێت، چونکە ئێمە ئەگەر یەک کێشیشمان هەبێ بۆ ئێمە زۆرە وەکو بین با بڵێن بە پێی یاسانی و دەوڵەتەکان یاخود بە پێی یاسای ئازادی ڕادەربڕین با بڵێن قسەی لەسەر بکەین. بەڵام لەگەڵ ئەوەش ینی ڕێژێکە مەترسیدارە وەکو خۆت پرسیارت کرد و هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان بتوانن بەشدار بن لەم کۆڕکۆبنەوانە بۆ ئەوی هاوکار بن یاخود هەماهنگ بن بۆ پێشکەشکردنی پرۆژە. زۆربوونی حاڵەتەکانی پێشێلکاری لە بەرامبەر ئازادی ڕادەربڕین دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستانیشی نیگەران کردووە وتەبێژی دەستەکەش داوا دەکات سنوورێک بۆ ئەو پێشێلکاریانە دابدرێت. ئێمە پێمان وایە ئەو پێشێلکاریانە بەردەوام دەبن لەبەر دوو هۆکار یەکەم ئەوەیە تا ئێستا لە هەرێمی کوردستان نەتواندراوە وەکو پێویست یاسای ژمارە 35 بەو شێوەی کە هەیە کە تایبەتە بە پارێزگاریکردن لە ڕۆژنامەنووسان وەکو پێویست جێبەجێ نەکراوە بۆیە چەند ڕۆژنامەنووسێک سکاڵایان تۆمار کردووە و هەر یەکێک لە ڕۆژنامەنووسانی ئێستا پێڕاگەیاندین کە کەیسێکی ڕۆژنامەوانی هەیە بەڵام بەداخەوە بە یاسای سزادانی عێراقی مامەڵەی لەگەڵ دەکرێت. دوو ئەو هەماهەنگیە پێویستە لە نێوان دام و دەستگا پەیوەنددارەکان لەسەر ئەم پرسە هەبێ پەیوەندێکی سەرەتایە وەکو پێویست هێشتان وەکو پێویست بدە نییە. خاڵی سێمیش پێویستە کە من وتومە ینی ئەم هەموو چالاکی ئەنجام دەدرێت پێویست ئەم چالاکیانە بگوازرێنەوە بۆ ئەوی لەگەڵ دەستگا ئەمنیەکان بێ چونکە بەشی زۆری ئەو پێشێلکاریانی بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت لە کاتی خۆپیشاندانەکان و گردبوونەوەکان و چالاکیەکان لەلایەن هێزەکانی ئەمنیە. پشتی شێر لە پێشێلکاریەکان بەرامبەر ئازادی ڕادەربڕین بەبەر حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت. سندیکای ڕۆژنامەنووسانیش هۆکارەکەی بۆ جێبەجێ نەکردنی یاساکانی تایبەت بەکاری ڕۆژنامەوانی دەگەڕێنێتەوە. هەر یاسایە کە دەرچوو کە ناود لێ نەیاسە کە جێبەجێ نەکران پێشێلی کرد لایەنی جێبەجێکار پێشێلی دەکات ینی سوڵتەی تەنفیزی پێشێلی دەکاتن یان دەیەوێ جێبەجێ نەکاتن. بێگومان ئەوەیە بۆی ئەمە زۆر جاران لەگەڵ لایەنە بەرپرسەکان داوامان کردووە و لەگە ئەو لایەنانەی کە ڕاستە خۆ تەماسیان لەگە ڕۆژنامەنووسە بۆ نمونە دەستگا ئەمنیەکان بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری بۆ نمونە وەزارەتی پەیوەندی کە مەسەلەی تهدیدکردنی فریکوێنسی رادیۆ و تەلەڤیزیۆن و شتەکان و ئەو مەسەلانە ئێمە قسەی خۆمانمان کردو داوامان لێکردوون خۆیان وەکو دەسەڵاتی جێبەجێکار ئەو یاسانە پێشێل نەکات. بەپێی ئامارێکی سندیکای ڕۆژنامەنووسانیش ئەم ساڵ 65 ڕۆژنامەنووس پێشێلکاری لە بەرامبەر کراوە کە 63یان لە ڕەگەزی نێرو 2 کەسیان لە ڕەگەزی مێبووە. زۆرترین حاڵەتیش لە سلێمانی تۆمار کراوە. زۆربوونی حاڵەتی پێشێلکاریش بەرامبەر بە ئازادی ڕادەربڕین لە کاتێکدایە. حکوومەتی هەرێم لە سەرەتای دەست بەکاربوونی زۆر تەکیدی لە فەرهەمکردنی ئازادی ڕادەربڕین و یەکتر قبولکردن دەکردەوە. یەکێک بوو لە هێلە گشتەکانی بەرنامەی کاری حکوومەتیش. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.